بابەتی ئەم جارەمان پرسیاری بەڕێزێکە کە لە ئەوروپاوە نردوویەتی، بەڵام بەڕێزیان تەکلیفی ئەوەی کردووە کە نامەکە وەکو خۆی هەمووی نەخوێنینەوە بۆ ئەوەی کە سوکار و کەسانی پەیوەندیدار بەم بابەتەوە ڕاستەوخۆ نەزانن کە باسی ئەوە. تەنها نووسیوێتی تکایە نامەکەم مامۆستای بەڕێز وەکو خۆی مەخوێنەوە، تێی بگە و بۆ گرفتەکانم ڕێنماییم بکە. ئەم بەڕێزە تەواوی نامەکەی کە لە دوو لاپەڕی گەورەدایە باسی دوو تەوەرەیە. لەسەر تەکلیفی خۆی نامەکە ناخوێنینەوە کە حەقی خۆیەتی، ئەوەی گرنگە بابەتە گشتیەکەیە کە هەم بۆ ئەو بەڕێزە هەمیش بۆ کەسانی تری خۆمان بۆ هەموو لایەکمان لەوە ئەچێم گرفتە لە زۆربەی ماڵەکاندا هەبێ. ئەویش بابەتێک ئەگەر کەسێک دایکی هەبێ، دایکی لە ژیاندا بێ یان باوکی لە ژیاندا بێ، بە هەر شێوازێک کە توانای هەبێ خزمەتی بکە. ئێستا ئەم دایکیە خزمەتی دایکی بکە، بەڵام ئەم دایکە هەم لەم کوڕە هەم لە تەواوی کوڕ و کچەکانی ناڕازی بێ، بەردەوام دەم بە بۆڵە بێ، بەردەوام گلەییان لێ بکە، گلەیی لە تەواوی خێزانەکانیان بکە، واتە لەگەڵ هیچ بووکێکیان تەبانە بێ و زمانی خێریان پێدا نەهێنێ. ئەم بەڕێزە دڵە بەڕاستی ناڕەحەتم، زۆر جاروام لێ دێ ئەگەر تەنها دەنانەت دایکم نەبێ هەر یەکجاری وازی لێ بێنم، چونکە نەمان بینی ڕۆژێک ئەو دایکەش بە دوعایەکی خێر بەدەست خۆشانەیەک دڵمان خۆشکە، بەڵکو بەردەوام لە خۆمان لە خێزانەکانمان لە هەموو خوشک و براکان دەم بەگلەیە. ئایا ئێمە چی بکەین؟ بەڕێزان، دایک باوک لە دوای خوای پەروەردگار حەقیان لە هەموو کەس زیاترە بەسەرمانەوە. لەناو بەندەکانی خوای پەروەردگاردا وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. قرآن همووی بخوێنەوە لە دوای مافی خالق کە الله سبحانه وتعالى لەناو هەموو مەخلوقەکاندا لەناو هەموو بەندەکاندا دایک و باوک مافیان لە پێش هەموو کەسەوەیە. تەنها یەک حاڵەت بە قسەیان ناکرێ کە پێت بڵێ وەرە ببە بە مشریک، باوکێک دایکێک بۆ خۆی هاوبەش پەرست بێ، نەعوذ بالله بتێک بپەرستێ، شتێک غەیری خوا بپەرستێ، و بیەوێ منداڵەکانی کوڕ و کچەکانی لەسەر ئەم بیر و باوەڕە مشریکی و هاوبەش پەرستیە پەروەردە بکە و قەناعەتیان پێ بکە کە نەعوذ بالله خوا بمان پارێزێ الله سبحانه وتعالى شەریکی هەیە نەعوذ بالله. یان مولحیدە بێ باوەڕە بڕوای بەخوای پەروەردگار و بە پێغەمبەران و بە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم و بە پەیامی ئیسلام و قورئان نییە، بیەوێ منداڵەکانی لەسەر هەمان ئیلحاد و بێباوەڕی پەروەردەکە. پەروەردگار لەو حاڵەتەدا دەفەرمێ فەلا تۇطیعهما، گوێڕایی ئەڵڵایان مەکە، بە قسەی مەکە، بۆ ئەم قسانە کە دژایەتی دینی خوای پەروەردگار و پاکیەتی و تەنهایی ئەڵڵایە و بوونی پەروەردگارە لەمەدا فەلا تۇطیعهما، نە بە قسەی باوکت بکە، نە بە قسەی دایکت بکە، نەگوێ بە قسەکانیان بگرە. بەڵام کاتێک کە گوێیان لێ ناگری، ئەویش تەنها لەم حاڵەتەدا کە داوای بێبڕوابوونت لێ دەکات، داوای مشریکبوونت لێ دەکات. بەڵام بۆ کاروبارەکانی تری دنیا وەصاحبهما فی الدنیا معروفە، نەعوذ بالله باوک و دایکت مولحید بێ، مشریک بێ، بێباوەڕ بێ بەخوای پەروەردگار خوا پەناماندا، تۆ لەم حاڵەتەدا نابێ بە پاساوی ئەوەی کە باوکت بێباوەڕە کە دایکت بێباوەڕ و مولحیدە ڕەفتار لەگەڵیان نابەجێ بێ. مافی دایکایەتی نەدەیتێ، مافی باوکایەتی نەدەیتێ، ڕێزی لێ نەگری، ئیش و کاری دنیایی بۆ جێبەجێ نەکەی، خزمەتی نەکەی، بەدەمیەوە نەچی بۆ ئەو کارانەی کە ڕەوا و شەرعی و دروستن. نەخێر قورئان دەفەرمێ وەصاحبهما فی الدنیا معروفە، و دایک و باوکت ئەگەر کافریش بن ئەبێ بۆ کاروباری دنیایی ئەو پەڕی ڕەفتارت جوان بێ، پەسند بێ، ڕەفتار خۆش بی، زمان شیرین بی، ڕۆ خۆش بی، ماڵ و سەرۆتت لە خزمەتیاندا بێ. ئەم دایکی کە ئەم بەڕێزە باسی کردووە ئافرەتێکی موسڵمانە، داوای ئەوەی لێ نەکردووی کە مشریک بی، داوای ئەوەی لێ نەکردووی کە مولحید بی، تەنها بەداخەوە نازانێ و کوردەواریڵێ نازانێ نانی خۆی بخۆوە، بەداخەوە زمانی لەگەڵتان لەگەڵ بووکەکانی لەگەڵ خوشک و براکان باش نییە، ئێوە ئاەتەکەی قورئان بە طەریق الئەولاوە دەبێت جێبەجێکەن. وەصاحبهما فی الدنیا معروفە، بەوەی کەوا ئەو مافێک کە دایکایەتین ئاوا نابێت، دەبوایە وانە بوو یاستا باسی دەکەم،
مافی ئەوەت لەسەر لا ناچێت کە بڵێ من خزمەتی دایکم ناکەم. ئێوە خزمەتی بکەن و پاداشتی ئێوە لەسەر خوای پەروەردگارە و لە قیامەتا دەیبینیتەوە و لەم دنیاشا دەیبینیتەوە. هەر کەسێک بۆ دایک و باوکی چۆن بێ یەقینتان هەبێ بەڕێزان وەڵڵاهی ئاوا بە چاوی خۆت دەیبینیەوە مناڵەکان ڕەفتار لەگەڵا دەکەنەوە. قسەی سارد و سووک بە دایک و باوکت بڵێ نایگەیەنیتە قیامەت. لەم دنیادا منداڵەکانت قسەی سارد و سووکت پێ دەڵێنەوە. دایکت و باوکت پیر و بەتەمەند بوون قێزت لێکردنەوانێ و بەرماوەی دەمت نەخواردن و لەسەر سفرە لەگەڵ خۆتا دان نەنیشاندن یەقینت هەبێ کە پیر بووی بەتەمەند بووی منداڵەکانت ئاوا دەتخەنە لاوە و لە ژوورێکی تەنیا دادەنێن و قێز و بێزت لێ دەکەنەوە بەرماوە و خواردنەکە ناخۆن و ناڵن لەسەر سفرەوی. چی بسێنی بەرامبەر بە دایک و باوکت هەر لەم دنیادا پێش قیامەت دڵنیابن دەیدوریتەوە.